الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. خوش حالم كلا فرموديتي ترد على فرمودكاني بيغمبري خوا عليه الصلاة والسلام لشرح 40 نووي بخزمت ايوي برزو خوشويز دقموا خواي قورة تبارك وتعالى بقوري وعظمتي خوي او درسان بخات ترازوي حسنات من وترازوي تاكا كان ماني بي قرص كاتن وخواي پروردگار بقوري وعظمتي خوي وامان ليبكاك فرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ژیانی ڕۆژانەماندا جێبەجێکەین و سوودمەند لەوەی کە گوێمان لێ دەبێتن و ئەوەی کە گوێمان لێ دەبێتن بیکەینە مەنهەج و بەرنامەی ژیانمان بۆی کە بەختەوەری دنیا و قیامەت بین ئینشاء الله تعالى. گەیشتینە فەرمودەی سیەم. دەفەرمێ عن أبي ثعلبة الخشني جرثم بن ناشر رضي الله عنه عن رسول الله صلى الله عليه وسلم قال: إن الله فرض فرائض فلا تضيعوها، وحد حدودا فلا تعتدوها، وحرم أشياء فلا تنتهكوها، وسكت عن أشياء رحمة لكم غير النسيان فلا تبعثوا عنها. حديث حسن رواه الدارقطني وغيره. أو فرمودەیە یەکێک لە هاوڵە بەڕێزەکان کە ئەبی ثەعلەبەیە ڕەحمەتی خوای لێ بێ بۆی جێڕاوینەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێتن: إن الله فرض فرائض فلا تضيعوها. خۆی دووسێ شت هەن برا بەڕێزەکانی خۆم زۆر جار پێم خۆشە تەرکیزی لەسەر بکەینەوە. ئەویش ئێمە ئەو قاعدە شەرعیانەی کە هەمان عولەما ڕەحمەتی خوایان لێ بێ پێناسەی واجب و سنەت و مەکروه و حەرام و ئەوانەیان کردووە. خۆی هەر کەسێکە گەبێت و بە جۆرە ئەو پێناسانە معاملە بکاتن ئینسان ڕزگاری دەبێتن. یعنی بۆ نمونە پێناسەی واجبیان کردووە يثاب على فعله ويعاقب على تركه. ئەتۆ هەر لە پێناسەکەی دەزانێ واجبێکە ئەگەر ئەنجامی نەدەی، ئەگە ئەنجامی دەی پاداشت، ئەنجامی نەدەی محاسبە دەکرێی. حرامەکەش يعاقب على فعله ويثاب على تركه. پێچەوانەی ویە محاسبە دەکرێی، سزا دەدرێی لەسەر کردنی و پاداشت وەردەگریتەوە لەسەر نەکردنی. ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ: إن الله فرض فرائض. چێ واجبەکانی دیار کردوون، چێ ئەو شتانەی دیار کردوون کە ئینسان دەبێ پێی هەڵبستێتن. فرائض جەمعی فەریضەیە. طبعا فرائض برا بەڕێزەکانی خۆم بابێکی زۆر فراوان و گەورەیە. هەر مەسەلەی نوێژ و ڕۆژی و زەکات و حەج و ئەوانە نین. سیلەی ڕەحم فەریضەیە یان نە؟ فەریضەیە. و دەیان شتی دیکەی وەکو سیلەی ڕەحم عولەما ڕەحمەتی خوایان لێ بێ باسییان کردووە. ئینسان ئەگەر تالیبی بەهەشت بێ، ئەگەر تالیبی پلە و پای بەرزی بەهەشت بێ، بە دوای ئەو شتانەدا دەگەڕێ. بزانن داخۆ چ شتێک لە ژیانی خۆی کە خوای گەورە واجبی کردووە ئەو تێیدا ئیهمالە و ئەنجامی نەداوە و کەمتەرخەمە تێیدا. کابرای گوتی دینێکی تەقلیدی ناکاتن. بەداخەوە دەڵێم ئەمڕۆ لە عالەمی ئیسلامی ئەتوانم بڵێم لە 180 زیاتریش دینداری و مسلمانیەتەکەی ئەو خەڵکەمان دینداری و مسلمانیەتێکی تەقلیدیە. هاکەدا وەجەدنا ئاباءەنا. باو باپیرانمان ئاوا بینین. لەبەرەوە تەماشا دەکەی جمعان شوێن نییە لێی دانیشی.
ڕەمەزانان شوێن نیە لێی دانیشی بەڵام هەمان ئەو خەڵکەی کە قەڵەباڵغی و وەچی گوتی سەوادێکی زۆر دروست دەکات لە مزگەوتێ هەمان ئەو خەڵکەی کە دەستێ دەرەوە تەماشا دەکەی شوێنەواری عیبادەت و خواپەرستیەکەی پێوە دیار نییە تەئسیری تێ نەکردووە بۆ چونکە وەکو عیبادەت و خواپەرستی نەیکرد چونکە ئینسانەگە وەکو عیبادەت و خواپەرستی هەر عیبادەت و خواپەرستیەک و هەر فەڕائیضێک کە خوای گەورە واجبی کرد و ئەدای کرد و جێبەجێ کرد شوێنەوارەکەی دیاری دەکات ئەنی لە دەرەوە دەبێت شوێنەواری عیبادەت دیار بێت لە شوێنەواری عیبادەت دەبێت لە هەڵسوکەوت و معاملاتی ڕۆژانەماندا ڕەنگ بداتەوە ئەوە مهمە کە تاجیر بووی خیانەت ناکەی کە کڕیار بووی خیانەت ناکەی کە توێ دەرەوە چاوی خۆت دەگری کە تێکەڵاو بووی مراعاتی قەواعید و ئەو یاسا و ڕێسایانە دەکەی کە پێویستم جێبەجێیان کەی ئەوە هەموو دەگەڕێتەوە سەر ئەو دینە ئایا وەکو مەبدە و عەقیدە و بیر و باوەڕمان وەرگرتوویان وەکو تەقلید و ئەوانە بەهەرحاڵ إن الله فرض فرائض فلا تضيعوا ئێستانە کە یعنی زۆر کەم بوونەتەوە کاکە نوێژەکان لە کاتی خۆ بکە بە جەماعەت بکە مانجی ڕەمەزان داهات بیکە زەکاتت هەبوو بیدە ینی لە مامۆستایەکم بیست دیارە وەکو معلومات ئەوانە لای بووە دەڵێ لە کوردستانی ئێمە لە 6 دەوڵەمەندەکان زەکات نادەن ئەگەر وە بێ موسیبەتێکی گەورەیە خۆ یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام ینی وەکو بڵێ یەک کابری گوتی وەڵای کاک هەندە پارت بەخوا بەڵام دەستم تێ ناچێت چۆن ئەمن ئەوەندە پارە بدەم لە پێناو چی ئاخر ئەو ڕۆ نەی دەیسبێنێ کە پەشیمان دەبیەوە ئەوەی کە ئەو ڕۆ نای دەیسبێنێ کە بەزێ دێڵی بۆ وەڕەسە و بۆ ماڵ و منداڵ و کابرای گوتی شەقشەقێنەی پێ دەکەن و هەر مەمنونیشت نییە ئەتۆش بازەکەی دەدەی ئەتۆش محاسبە دەکرێت لەسەری ئەو جا دەفەرمێ فەلا تضيعوها ئیضاعەکردنەکەی ئەوەیە جارێ بە دەرەجەکەم نەکردنەکەیەتی بە مطلقی ئەو جا ئیضاعەکەی ئەوەیە کابرا کە بیکە بە کرچووکاڵی بیکاتن وەکو ئەو کابرایی کە 3 جار نوێژی کرد لە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئرجع صەلی فإنەکە لەم توصەلی بڕۆ نوێژ بکە نوێژت نەکردو فەرمووی پێغەمبەری خوا جاری سێمەر ئەوا دەزانم فەرمووی ئەوە نوێژ نییە نوێژ ئەوەیە کە کردت کە دەبێت لە ڕکوع ڕاوەستی جوان لە حەرەکە بوەستی پشتت نە ئاوا بێ نە هەندە خۆشۆڕکەیەوە ڕاست و ڕاست بێ ئەوەش بە یەک شتی بات پێتان بڵێم وەکو ئەوە بۆی کە زۆر جاریوە کابرا دەڵێت چۆن پشتی ڕاست دەوەستێ ئەو چۆکانت ڕاستکەوە یعنی بەخواری ڕاوەستی مستەحیلە پشتت ڕاست نابێت یعنی ئەو ئەژنۆیانە دەگە نەخۆشیت نەبێ ئاوا ڕامۆستی ئەژنۆتاوە بە ڕاست و ڕێکیان کە کە ڕێکت کردن دەستت ئەو پانیەی دەستانت با لەسەر ئەژنۆیەکان دانێ جوان ئاوا دەبینی ڕێک و ڕاست ڕادەوەستی بەڵام چ دەستی بینێ خوار ئەژنۆیان ئەوەتر دەی کە نەهی لێکراوە چ دەستت لەسەر ئەژنۆیان بێ لەسەر ڕانەکان بێ نەهی لێکراوە قیت ڕادەوەستی ئەو پانیانە لەسەر ئەژنۆیان بەڵام ئەژنۆکان بە شەرتێکی نەچەمێنیەوە ڕاست و ڕاست ئەژنۆکان ڕاگرە ئەو حاڵەتەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فێری کردوین دێتە دی ئەو جا ئیضاعەکردنەکە و چواندنەکەی وەکو گوتم جاری وایە نەکردنە جاری وایە بە کرچووکاڵی کردنە جاری وایە تاخیرکردنیەتی کابرا نوێژی عەسرێ دەباتە لای نوێژی مەغریبێ نوێژی مەغریبێ دەباتە لای نوێژی ئیشایە نوێژی ئیشایە ناکە هەتا دوای 12 و ئەوانە نوێژی بەیانی ناکە هەتا خۆرنێتە دەرێ ئەوە نەکردنیەتی کاکەوە ئەوە گاڵتەکردنە بە عیبادەت و خواپەرستی لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لێی دەپرسن لە چاکە و لە ئەوە چ شتێک لە هەموو شتێکی باشتر و چاکترە فەرمی ئەسەڵات فی ئەوقاتیها لە کاتی خۆی جا زەکاتیش فی ئەوقاتیها ڕۆژوش لە کاتی خۆیدا حەجیش لە کاتی خۆیدا هەر چاکەیەکی هاتە بەر دەرکەت لەو کاتەیدا ئەو چاکەیە لە هەموو شتێکی باشترە ئەوەتان ئاگا لێبی ئەو ڕۆ دایکت پێویستی بە تووە ئەو چاکەکردنی لەگەڵ دایکت لە هەموو شتێکی باشترە ئاها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گەنجێک هات ویستی لەگەڵ پێغەمبەری خوا جیهاد بکات بچێتە دەرەوە
غەزا بکات فەرمووی دایک و باوکت زیندون فەرمووی بەڵێ جا بە ڕیواەتی زۆر هاتووە لە ڕیواەتی دەفەرمێت لە دایک دەڵێ دایکم ماوە لە ڕیواەتێکی دەڵێ دایک و باوکم دەڵێ دی پورت یعنی دایکی دایکت خوشتی داکت ئەوانە بەرحەڵ کە دایک و باوکی یەکێکی مابن دەفەرمێ فیهما فەجاهید بڕۆ خزمەتی وام کە جیهادە بۆ تو ئەو جا دەفەرمێ وحد حدودا فلا تعتدوها حدود زانایان دەفەرمون ڕەحمەتی خۆیان لێبێ دەفەرمون هەم ئەمرەکان دەگرێتەوە هەم نەهیەکانیش دەگرێتەوە ئەو قەولە قەولێکی بەقووەتە هەندێک لە زانایان دێکە دەفەرمون حدود نا ئەوەیە کە حەدی شەرعی لەسەرە لەبەرەوە خوای پەروەردگار کە لە قورئاندا باسی نەبەزاندنی سنوورەکانی حدودی خوای پەروەردگار دەکات هەندێک جار کە باسی فەرائض دەکا و هەندێک جار باسی محەڕەمات دەکاتن لە هەردووشی دەفەرمێ فەلا تعتەدوها لەبەرەوە ئینسان ئەو سنوورانەی کە خوا دایناوە تەبارەک و تەعالە ئینسان نابی بیان بەزێنیت وەکو لە دەرسەکانی ڕابردوو گوتمان ئینە لكل مەلیک حما هەموو مەلیکێک و دەسەڵاتدارێک وەچی گوتی شوێنێکی پاوانکراوی هەیە خەڵک نابێ بچێتەوێن دەرێ وئین حما الله مەحاریمها سنوورەکانی خوای پەروەردگاریش ئەو شتانن کە خوای پەروەردگار حەرامی کردوون ئینسانی موسڵمان نابێ تخونیان بکەوێت و نزیکیان بکەوێتن والحاصل برا بەڕێزەکانی خۆم ئینسانی ئیماندار دەبێ ئەو تەمەنە کورتەی کە هەیەی زۆر بەڕێک و پێچی سەرفیکە لە شتی چاک بەکاری بێنی بۆی بتوانێتن پلە و پایەبەرزەکانی بەهەشت و دەست بێنیتن و ئەوجا ئاخر شت دەفەرمێ وەسەکەتە عن ئەشیاء ڕەحمەة لەکم غەیڕ نسیان فلا تبعثوا عنها لە هەندێک شت خوای گەورە بێدەنگ بووە بۆ وەکو ڕەحمەتێک بۆ ئەو خەڵکە چکە دوایین ئومەتین وەکو بارسوچیەک بۆ ئەو ئومەتە بۆ ئەو خەڵکە بەڵام دەفەرمێت غەیڕە نسیانین لە بیری نەکردووە و نەبێ وما كان ربك نسيا و نەبێ خوای پەروەردگار لە بیری چوو بێ شتە وەڵا لە بیرم چووە معاذ الله لە بیرچوون لە فەرهەنگی ئێمەدا نابێ هەبێ بەرامبەر بە ذاتی خوا تەبارەک و تەعالە خوای پەروەردگار دەفەرمێ کە ئەو شتەی باس نەکردووە ڕەحمەتە لە بۆ ئێوە بەزەیی بێ ئێوە داهاتۆتەوە غەیڕە نسیانین کەواتە ئیشی مەچێ بەرامبەر بەو شتانەی کە خوا باسی نەکردووە خوای گەورە یعنی باسی نەکردووە یانی چی یعنی تەصنیفی نەکردووە لە حەڵاڵ و لە حەرامدا لێی گەڕاوە لەو نێوەندەیدا ئەو قاعدەتان لە فکر نەچێ بە فکرتان دینمەوە کە لە ڕابردوو باسمان کرد الأصل في الأشياء چییە؟ ئیباحە ئەوجا لە مەئکەل و لە مەشرەب لەو شتانەی کە دەخورێن و دەخورێنەوە ئەسڵ چییە؟ ئیباحەیە مەچوو دەی وەڵا خواردنەوەیەکە مەشروبات نییە هاتو جا بێ خۆ مەشغوڵ کەی غار دێ سەر ئەنتەرنێتی تەق 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 پێدا بڕێ دەی دنیایە بکەی وەڵا داخوا حەرام نییە ئەوە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لەگەڵ هاوڵێکی بە بن خانوێکیدا ڕۆیشت خانوەکە دیارە دوو قات بووە دوو نهۆن بووە ئەوەکەی ناوی چیە ئاوەڕۆکەی هاتۆتۆ سەر ئەو جا کات داتۆ سەر کۆڵانان ئەوە نەبووە بڵێ تەسیسات و بەس بۆ ڕزمەوە بێ ئاوەکەیان نوێکەوتووە ئەو سەحابێ دەنجگوتێرە کاکەەوە ئاوە پیس بوویان خاوێن بوو گوتی جوابی نەدەیەوە تی خاوێن بوو بڕۆ تێپەڕە بەس بۆ ڕزمەی دەوێتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی حەجی کرد کە حەج لە ژیانی ئینسانیدا جارێک لەسەری واز بە یەک لەو لای هەستاوە ئەفی کولی عامین یا ڕەسوول الله ئەفی کولی عامین یا ڕەسوول الله لێی بێدەنگ بوو وەڵامی نەداوە دوای بانجی کرد گوتی ئەگەر بم گوت بە بەڵێ لە هەموو ساڵێکدا لەسەرتان واجب بێ پێشتان ناکرا کە شتێکم پێ نەگوتن هەندە لێ مەپێچنەوە لەبەرەوە لەو فەرمودەی پێغەمبەری خوا داهاتوو عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئین ئەعظەم المسلمین فی المسلمین جوڕما وەکو بڵێ لە ناو مسلمانانێک لە هەمان تاوان و گوناه و وەکو بڵێ ئەوەیان قوڕسترە
تاوانیان قڕسترە چێن ئەوانە و مسلمانانە من سأل عن شيء لم يحرم فحرم لأجل مسألته کابرا مثلا بێتن هەر پرسیار بکات لە شتێکە حرام نەبوو بەڵام لەبەر پرسیاری وی ئەو شتە لەسەر خەڵکی و لەسەر مسلمانانش حرام بوو ئەوە لە هەموو مسلمانە گوناهبارتر و تاوانبارترە بۆ چکە باری مسلمانانی قڕس کردو جا لەبەر برا بە ڕێزەکانی خۆم ئەو بابەتانە بابەتی هەستیارن و بە تایبەتی حەڵاڵ و حەرام و بۆ شتانێک کە خوای پەروەردگاریش چاوپۆشی لێ کردوون ئێمە شوچی گوتی ئەگەر دەکەوێتەوە سەر وەرعی ئینسانی ئەوە باخر قسەم بێت ئینسان جاری وایە دەبینی کابرای دەگاتە حاڵەتێکی عیبادەت و خواپەرستی وەرعەکەی هەندێک لەو شتانێک کە حەڵاڵیشن کابرا تخونیان ناکەوێتن کە تخونیان ناکەوێت نەک لەو بابەی کە لە خۆیان حەرام کات کۆش هەر موسیبەتێکی گەورەیە یعنی ئیکتیفا دەکاتن بە هەندێک قەزایی وەچی گوتی مەلەذات و خۆشیەکانی دنیا بەڵام بەڕاستی تموحی گەورەکەی بۆ مەلەذات و خۆشیەکانی دواڕۆژ دیاڵیتەوە لەبەرەوە بە تایبەتیش ئەو شتانەی کە چاوپۆشی لێکراون لە شەرعدا یەکلا نەکراونەوە مشت و مڕیان لەسەر نەکەین و بە تایبەتیش بەلای حەرامدا یەکلایان نەکەینەوە چونکە حەرامکردنی ئەو شتانەی کە چاوپۆشیان لێکراوە پێویستی بە دەلیلە لەبەرەوەی ئەسڵەکەی حەڵاڵە پێویستی بە دەلیل و بەڵگەیە دەلیل و بەڵگەش ئاەتێک فەرمودەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام کە دەستت ناکەوێت السلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبركاته.